سڵاو ورزن گەرم هەڵبەژی من داخلی شەمۆژی و دەبەرنەما ئیرۆدا ئەمێ و ئاگەهداری داویترین پێشهاتن ئۆکرانیا بکن و شرۆڤە لەسەر دانوستاندنین پێشڤەنێرێ یەکەتیا ئۆروپی دیگەل ئیرانیان سەبارەت بەژاندنا ڕێکەتنە ناوکی یا ئیرانی. و هەروەها هەر لەم بەرنامەیەشدا راپۆرتێکتان لەسەر یاسای لەباربردن ناسراو بە ڕۆڤی وەید پێشکەش دەکرێت. ژن ساکی پەیدارار کۆش کاسپی دەبێژە سەرۆک بایدن نەکەیف خۆشە ژڤەزینە زانیاریین استێخبارەتە ئەمریکی و دەبێژن ئەمریکا دە هەفتەیەن داویدا ئالیکاریە ئارتێشا ئۆکرانیا کریە دکوشتنە هەژمارێک جەنەراڵین ڕووسیدا و هەم ژی تێکشکاندنە گەمیا مۆسکۆڤا یا ڕووسی دە دەریایە ڕەشدا. خانم ساکی گۆتژی باوریە سەرۆک بایدن ئەوە ڕۆڵە ئەمریکا مەزن کریە و داخویانی ژی نەڕاست بووە دە هەمان دەمیدا پچووکردنا ڕۆڵە ئۆکرانیا و ڕێبەراتیا وێ بوو. کۆش کاسپی هەروەسا تێبینیدان لەسەر سەردانە خانمایەکێ داکتەر جل بایدن یا نەڕاگەهاندیش بۆ ئۆکرانیا دە ڕۆژە دایکاندا و لەور بە خانمایەکیە ئۆکرانی ڕا هەفدیتن پێک ئینابوو یەکەم پەیوەندیە تەلەفۆنیاوێ لە گۆڕا کۆش کاسپی پشتی جڤی ناوێ بە سەرۆک بایدن ڕەبوو. واشنگتن هەوڵیدا بەرێکی یەکگرتوو لە دژی داگیرکاری رووسیا بۆ ئۆکرانیا وێنە بکات کاتێک ڕۆژی دووشەمە سەرۆک جۆ بایدن بڕیارێکی بۆ نوێکردنەوەی یاسایەکی سەردەمی جەنگی جیهانی دووهەم وەرکرد کە لەلایەن هەردوو پارتیەوە پشتیوانی لێ دەکرێت. ئەم یاسایی کە بە ناوی لێند لیز یان بەکرێدانی کەرەستەی لەشکری دەناسرێت هاوکار بوو بۆ شکست پێهێنانی نازیەکانی ئەڵمانیا چاوەڕوان دەکرێت هاوکاریەکان بۆ کیف زیاتر بکات. ئەم یاسانوێیە بە شێوەیەکی گشتی شتێکی سیمبولیە بەڵام لە کاتێکدا کە کۆنگرێز هەوڵ دەدات بە پەسەندکردنی 33 میلیارد دلار هاوکاریەکان بۆ شەڕەکە زیاد بکات. بەر لەوەی یاساکە مۆر بکات سەرۆک بایدن گوتی ئەو شەڕەی پوتن جارێکی تر وێرانکاری دەهێنێتەوە بە ئەوروپا بە ئامادەبوونی دوو یاسادانەری دیموکرات و یاسادانەرێکی کۆماری سەرۆک بایدن یاساکەی مۆر کرد کە لە مانگی ڕابردوو بە کۆی گشتی لە کۆنگرێس پەسەند کرا. دیارە ئەف یاسایە و پەسەندکردناوێ شێوەیەکی دیبەش بۆ ئالیکاریە ئۆکرانیا بکارە بەخۆل بەر شەڕی رووسیا بگرا. بەڵێ هەر سەبارەت بەم یاسایە سەبارەت بە پشتیوانەکانی ئەمریکا بۆ ئۆکرانیا دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ماندوو نەبی سەرۆک بایدن دوێنێ یاسایەکی سەردەمی جەنگی جیهانی دووهەمی بۆ بەکرێدانی کەرەستەی لەشکری مۆر کرد. ئایا ئەمە چ کاریگەریەکی بۆ شەڕی ئۆکرانیا دەبێت؟ بێگومان هێرۆ کاریگەریەکی زۆری دەبێت چونکە ئەم یاسایە لە کاتی دووەم شەڕی جیهانیدا یارمەتیدەرێکی ئێجگار گەورە بوو بۆ ئەمریکا خۆی بۆ بەریتانیا هەروەها بۆ یەکێتی سۆڤێتی پێشوو تا سەرکەوتنێکی تەواوەتی بە سەر نازیەکاندا بەدەست بێنن. سەرۆک بایدن لە کاتی واژۆکردنی ئەو یاسایەدا ئاماژەی بەوە کرد کە شەڕانگێزیەکانی رووسیا هەموو سنوورێکی تێپەڕاندووە و ملدان بۆ هەر شەڕانگێزیەک لەم شەڕەدا باجەکەی زۆر گەورەتر دەبێت بەڵام باجی هەرە گەورە ئەوەیە کە مل بدرێ بۆ ئەو شەڕانگێزیانەی رووسیا. بەڵێن لەگەڵ ئەوەشدا کە دەگوترا لەوانەیە ئەم شەڕە با بڵین ماوەی 72 کاتژمێردا کۆتایی پێبێت بەڵام ئەوە زیاتر لە 2 مانگام شەڕە بەردەوامە. ئەگەرەکانی درێژەکێشانی ئەم شەڕە چەندە؟ ئەگەرەکان زۆرن بۆ درێژە کێشانی ئەم شەڕە ئێماگە بگەڕێنەوە سەر راپۆرتێکی پەیمانگەی شاهانەی بەریتانیایی ئاماژە بەوە دەکات کە مۆسکۆ هێشتا لەخۆ ئامادەکردندایە بۆ شەڕێکی درێژخایەن هەروەها شەڕێکی تااقەت پڕووکێنیش ئەمە بێلەوەی کە ئاماژەکانی تر لەم شەڕەدا بە تایبەتی کاتێک کە باز دێتە سەر ئەوەی سەرکەوتن لەم شەڕەدا بێتە دی پێناسەکانی سەرکەوتن لە هەردوو بەرەی شەڕەکەدا زیاتر بەرەوە دەمان بکە بڵین بەڵێ شەڕەکە درێژە دەکێشێ. ئەمریکا هاوپەیمانەکانی ئەمریکا دەڵێن تا سەرکەوتنی کۆتایی شەڕ جا نازانرێە ئەم سەرکەوتنی کۆتاییە کریمیاش دەگرێتەوە یان رووسیا بە شێوەیەکی تر دەڵێ ئەم شەڕە لە پێناو خاچی نیشتیماندایە لەبەرەوە ئەگەرەکان ئێجگار زۆرن بۆ ئەوەی کە شەڕەکە شەڕێکی درێژخایەنتر بێ لەوەی کە
چاوەڕوان دەکرا. بڵێ باشە بڵێن هیچ گۆڕانکاریەک هەیە لە هەڵوێستی وڵاتی چیندا لەسەر ئەم شەڕە وەکو دەزانین کە ئەمە زۆر گرنگە. هەتا ئێستا با بڵین هەڵوێستێکی یەکلاکەرەوەی چین دەرنەکەوتووە. چین لە دوورۆ سەیری پەرەسەندەکانی ئەم شەڕە دەکا، بەڵام ئەومان بیر نەچێت لە مانگی دوودا بوو مۆسکۆ و بێژینگ پێکەوە گوتیان دۆستایەتی ئەم دوو وڵاتە هیچ سنوورێکی نییە. لە کاتێکا بە خۆت دەزانی کە ئەمریکا چەند جارێک ئاگاهی داوە بە چینیەکان لەوەی هیچ کۆمەکێکی لەشکری و ئابووری بۆ ئەم شەڕەی رووسایە بۆ رووسیا دابین نەکەن. بۆیە ئێستا دەبینی لە بازاڕی جیهاندا هەناردەکانی چین هەندێک گرفتیان هەیە بە پێی ڕای زۆرێکیش لە چاودێر ئەم گرفتانی کە ئێستا هاتوونەتە ئاراوە وەها دەکەن کە چین سنوورێک بۆ ئەو پەیوەندیانەی خۆی لەگەڵ رووسیادادا بنیە. بەڵێن ساڵح سپاس دەکەین. سپاس بۆ ئێوە. دموکراتین کۆنگرسا ئەمریکی vê heftiyê li zê li dengdana civata sînatoran dikin li ser pêşnivîsa qanûnekî ku dê mafê jinan yê ji berbirina zarokan di yasayên federalî de darêje. Ev hewl piştî vedizîn û eşkerekirina bernivîseka dadgeha bilind a Emerîkî bû bi mebesta pûçkirina biryara bi navê Roe v. Wade ya sala 1973 ku mafê ji berbirinê li seranserî Amerîka بە قانونی کردبوو. وای دیارە یاسای فیدراڵی کە ماوی بنچینەیی ژن بۆ لەباربردن مسۆگر دەکات لە ئەمریکا کۆتایی پێبێت. ئەلبەتە لە هەفتەی ڕابردووە دەستی پێکرد لەو دەمەی ڕەشنووسێک دزەی کرد بۆ ڕابۆچوونی دادگای باڵا لەسەر ئەم پرسەکە هێشتا بڕیاری تەواوی لەسەر نەدراوە. تا ئەمڕۆژ ئەو ڕەشنووسە پشتگیری ئەندامانی دەستەی پارێزگاری دادگای باڵای بەدەستهێناوە بۆ لەناوبردننی یاسای ڕۆ دژوید کە بە شێوەیەکی یاسایی ڕێگەبە لە باربردن دەدات لە سەرانسەری ئەمریکا. بەبێ ڕۆژ بڕیارەکە بە گوێرەی هەر تاکە ویلایەتێک دەدرێت. ڕکابرانی لە باربردن دەڵێن قەدەغەکردنی ڕنگدانەوەی خواستی دەنگدەرانە. هەر ویلایەتێک بۆ چوونی جیاوازی هەیە لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ کۆت و بەندی لە باربردن بکرێت. لە ئارکانزاس ئەوە سیاسەتی ئەو ئایالەتەیە کە ئێمە دەبێت ژیانی کۆرپەی لە دایک نەبوو بپارێزین. کەواتە بەڵێ ئەگەر ئەوە یاسایە پێچەوانە بووایە ئەوە ئێمە دەستێکمان لە شوێنی خۆی دەبوو بۆ پاراستنی ژیانی لە دایک نەبووەکان. ململانەی ئایدۆلۆژی بۆ ماوەی نزیکەی پێنجدەیە هاتۆتە ئاراوە لە دوای بڕیاری ڕۆ دژبەوەی لە ساڵی 1973ەوە. ڕۆ ئەو بڕیارێ سەرکیانی کە بە دوای داهات پلانی باوان دژ بەکەیسی بابەتی گەرم بوون لە دانیشتەکانی گەواهیدان لە دادگای باڵا کە بە دوایدا ئەو بڕیارانە لەو کاتەنەدا درابوون. من هیچ ئەجێندایەکم نییە بۆ ئەوەی هەوڵ بدەم لە دژی کەیسی ڕابوەستم. من ئەجێندام ئەوەیە پابند ببم بە ڕۆڵی یاسا، هەروەها بڕیار بدەم لەسەر دۆسیەکان لە کاتی خۆیدا. یەکێک لە گرنگترین شتەکان کە بیر لە ڕۆ دژوەی دەکەیتەوە ئەوەیە کە لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا چەندین جار جەختی لەسەر کراوەتەوە. ڕۆژ دژبەوەی لە ساڵی 1973 بریاری لەسەر دراوە. پێشینەیەکی دادگای باڵای وڵاتە یەکگرتووەکانە. دادگاکان دەبێت ڕێز لەو حکم و دانایانە بگرن کە لە بریاری دادوەری پێشوودا بەرجەستە کراون. کرێکەران بە خێرایی پەرژینیان لە دەوری دادگای باڵا دروست کردووە دوای دزەکردنی ڕەشنووسەکە کە لەلایەن یاریدەری دادوەری ساماوێل ئەلیتۆ نووسراوە. پارێزرانی مافی لە باربردنەوە شیاری دەدەن کە وڵات هەنگاوی گەورە بۆ دواوە دەنێتەوە ئەگەر دادگای باڵا ڕۆهەڵوەشێنێتەوە. نەوەیەکی نوێ ژنان سەیری ئەمە دەکەن و دەڵێن بڕوانە دایکم و داپیرەکەم مافی زیاتریان بووە وەک لەوەی کە من ئەم بێت لە دوا ڕۆژدا. من دەبێت سەیری یاسای ویلایەتەکان بگەم کە پازدەیان بە نیازن دەرمانی لە باربردن قەدەغە بکەن. ئەو شتەیە کە خەڵک لەسەر ئۆنلاین لە شوێنەکانی هاوشێوە دەیکەن ئەوان سەیری ئەمە دەکەن و دەڵێن من لە چ جیهانێکدا دەژیم. جێوتنە زیاتر لە نیوەی لە باربردن لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پرۆسەی پزیشکین و نەکنەشتەرگەرین. ویلایەتەکان بە سەرۆکایەتی کۆماریەکان بە زۆری هەنگاویان ناوە بۆ قەدەغەکردنی دەستگەیشتن بەو دەرمانانە کە هەروەها چارەسەری کۆرپە لە بارچوونیش دەکات. هەندێک لە ویلایەتەکان دەیانەوێت کە لە باربردن قەدەغە بکەن تەنانەت لە حاڵەتەکانی دەستدرێژی سەکسی یا جوودبوون نەشیاو لەگەڵ مەحرەمدا. بەپێی راپۆرتێکی کە لە دادگای باڵاوە دزەی کردووە لە ماوەی چەند مانگێکی داهاتوودا ڕەنگە دادگای باڵای ئەمریکا پاراستنی فیدراڵی بۆ منداڵ لە باربردن هەڵبوەشێنێتەوە. ئەمە ژوا دەکات بابەتی مافی لە باربردن بکەوێتە دەستی ویلایەتەکان. ئەیمی شاعیرێکی ئەمریکیە کە لەم دواییانەدا پەنای بردوتە بەر لە باربردن.
ئەو دەڵێت ئەم کارە ئاستەنگێکی زۆری بۆ دروست کرد بەهۆی ئەوەی کە نیشتەجێی ویلایەتی تەکساسە. مانگی نۆی ساڵی ڕابردوو ویلایەتی تەکساس تۆنترین یاسای دەرکرد لەسەر ئاستی ئەمریکا جژبە لە باربردنی ئاوڵەمە و کۆرپەلە. ئەیمی لەو کاتەدا دەیزانی تەنها چەند ڕۆژێکی کەمی لەبەردەست بوو بۆ بڕیاردان و دۆزینەوەی شوێنێک بۆ لەباربردن. پێم وانییە کە هێشتا ئەنجامەکانی پیشکنینی دووگیانی وەرگرت بێتەوە کاتێک دەستم کرد بە گەڕان لەسەر ئینتەرنێت بۆ ئەوەی بزانم لە چی شوێنێکی تەکساس دەتوانم لەباربردن ئەنجام بدەم. لە ئەگەری ئەوەی دادگای باڵای فیدراڵی ئەمریکا ڕێگە بە ویلایەتەکان بدات لەسەر پرسی لەباربردن بڕیار بدەن، ڕەنگە ئەو بارودۆخی کە ئەیمی پێیدا تێپەڕی بەم زوانە ڕوبەڕووی زۆرێک لە ژنانی تری ئەمریکی ببێتەوە. بڕیارێکی لەم شێوەیە یاسای ساڵی 1970 پوچەڵ دەکاتەوە کە تێیدا دادگای باڵا لە باربردنی بە مافێکی دەستوری ژنان دانابوو. ویلایەتی ئۆکلەهۆما هەفتەی ڕابردوو یاسایەکی هاوشێوەی تەکساسی پەسەند کرد کە تێیدا لە باربردن ڕێگە پێنەدراوە ئەو کاتێک کە دڵی کۆرپەلە دەکەوێتە لێدان. ئەو قۆناغە بۆ زۆربەی ئافرەتان لە هەفتەی شەشەمی دووگیان بووندایە. تەنانەت کاتی ئەوەشم نەبوو باشبیری لێ بکەمەوە، هەستم دەکرد کە کاتژمێر بە خێرایی دەڕۆشت. ئەیمی کە نەویست ناوی تەواوی بڵاو بکرێتەوە بۆ دەنگی ئەمریکا ڕاگەیان کە کەمتر لە هەفتەیەکی لە بەردەست بوو بۆ ئەوی بڕیار بدات و دوای گەڕانێکی زۆر کلینیکێکی تایبەت بە لەباربردن بدۆزێتەوە. ئامانجی ئێمە ئەوەیە کە کۆمەڵگەیەک دروست بکەین تێیدا هیچ ژنێک بیر لەوە نەکاتەوە کە پێویستی بە منداڵ لەباربردنە، چونکە هیچ بژاردەیەکی تری نییە. بە پێچەوانەوە ئێمە بژاردەی ترمان زۆرە. بەڵام ئەو چالاکوانانەی کە دژی لەباربردنن دەڵێن دیاریکردنی دواوادە بۆ لەباربردن هەنگاوێکی گرنگە بەرەو ئاراستەیەکی دروست. جۆ پۆژمەن دەڵێت ژنانی دووگیان لە بری لەباربردن باشتر وایە سەردانی ئەو سەنتەرانە بکەن کە لە تەکساس دامەزراون بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکانی دووگیانی. ئەو سەنتەرانە یارمەتی ژنان دەدەن بۆ ئەوی سەردانی پزیشک بکەن و ئامادەن خواردن دابین بکەن تا ئەو کاتێک کە منداڵ تەمەنی دەگاتە نێوان 2 ساڵ و نیو بۆ 3 ساڵ. ڕێژەی منداڵ لەباربردن بە شێوەیەکی بەرچاو کەم بۆتەوە و ژنان زیاتر پەنادەبن بۆ ئەو دەستگایانی کە بژاردەی تر دەخەنە بەردەست. بەڵام لەگەڵ ئەوەشدا تا ئێستا لە تەکساس دەیان هەزار لە منداڵ لەباربردن ئەنجام دەدرێن. ئەو چالاکوانانەی کە پشگیری مافی لەباربردن دەکەن دەڵێن ژنانی کەم دەرامەد زۆرترین فشاریان کەوتۆتە سەر بەهۆی بڕیارەکەی ویلایەتی تەکساس. شارێکی زۆر دەکەوێتە سەر ژنانی هەژار کاتێک کە دەزانن یاسای تەکساس ڕێگرە لە دابینکردنی مافی لەباربردن. ئاستەنگەکانی بەردەمیان زۆر گەورن. بە گوێرەی لێکۆڵینەوەیکی زانکۆی تەکساس لە نێوان مانگی 9 بۆ مانگی 12 ساڵی ڕابردوو بۆ هەر مانگێک نزیکی 1400 ژن چوونەتە دەرەوەی ئەو ویلایەتە بۆ ئەنجامدانی لەباربردن. ژنان ڕوو لە لەباربردنی کۆرپەلەکانیان دەکەن، بۆ چەندین سەدەمکاریان کردووە، تەنانەت ئەو سەردەمانش کە قەدەغە بوو. لەو کاتەدا ژنان دەمرن بەهۆی لەباربردن، بۆیە ئەگەر ئێستا تۆ مافی ئەو بڕیاریان لێزەوت بکەیت ئەوە لە کۆتاییدا تۆ ژیانیان لێدەسێنیتەوە. بەڵام ئەوانەی کە دژی لەباربردنن دەڵێن خۆ لەباربردنیش بریتی لە کۆتایی هێنان بە ژیان. ماوەتەوە بڵێن ئەم پرسە لە ئەمریکا بابەتێکی قورسە و لە ریزی پێشەوەی بانگەشەکانی هەڵبژاردندایە لە کاتێکدا کە ئەمریکیەکان چاوەڕێی دادگای فیدراڵن بۆ یەکلاییکردنەوەی. بۆ دینا مشێڵ لە ویلایەتی تەکساس، ڕێکار حسێن، VOA نووس. گەلۆ پێشهاتن داوی چنە دەوێ مژارە گەرمە ئەمریکادا. ئۆزلەم یاساک لە ژۆرە پەیامێن دەنگی ئەمریکا نەها بمەڕایە و زانیاریین پتر دەدەمە. فەرموو ئۆزلەم چ تشتێن و هەیە؟ بله داخل ez dixwazim berê behsa wekî ku tê jî got dengdana sibe ew li Kongresa Amerîka civata senatöryadan were bike em bikin. Sibe ew dengdan ser vê pêşnivîsa demokratan were kirin lê mixabin xweya dike ku ev hewildanek sembolîk ew bimîne ji ber rewşa encam ji ber dabeşkirina biborînin endam hejmara endamên her du partiya demokratan û komariyan şêwazek li Kongresa Amerîka heye ku jêra dibêjin fîlbrest ev şêwazek siyasî ye ku endamên ku dijî pêşnivîsek kanûnê derkevin dikarin çok has bixwazin nîqaşan ser vê pêşnivîsê bikin ku asteng bikin ya jî rê lê ber bigirin ji ber ku komariyan jî helwestek dijî vê pêşnivîsê xweya kirine em ê sibe hemû bi hev re bibînin ku nîqaşên li Kongresa Amerîka çawa bimeşin. Başa helwesta rêveberiya Joe Biden çawa ye li hember vê mijarî.
بله داخل دماکو اف پیشنویسا دادگاه بلند دستسیه گلانه ده درکت و مدیا دا هاتوشاندن سروکجا بایدن به داخویان یک نویسکی بتندی اف پیشنویسا شرمزار او رخنکر وی اف پیشنویسا دادگاه بلند وی کی بنگه بنپکرنا مافین جنان یا بنگهین یا هلبجارتنی بنافکر و اف گوت وی گوت کو اف ایرشکه بنگهین یا دجی حقوقا امریکیه هر وهاوی دازانی بو کو وی فرماندایه کمیسیونا زایندیا قصراسپی و شورمندیا قصراسپی کو هکه ev بریارا دادگاه بلند وره برنگه که فرمی وره اشکره کرن آماده کاریان بکن باشا اصلا مم دبینن پروتستو قال باجرن امریکا تینکرن همیه پشتوانیا برياري وهم جيان دجي وينا والجبلي وينا جام دبهيسن الكونغرسي تشتك دركاتيه جبو باراستنا دادوران يعني اف ويني شاني دداكو ام خما فان بروتستو بخون يعني تشتكي مازن وجه دركفا بله براستی جسسیه گلانه ورول سرانسری امریکا gelek هرمان هم دیجی و پیشنویسا دادگاهی و هم جیب با پیشگیریاوی خۆپێشاندانên جودا tênekirin û hinek li xwepeşandanan em hem tunduticiya dibînin hem jî aloziyan ji her du aliyan jî lê bi taybet li Virginia, Maryland û Washington DC ku dadwerên dadgeha bilind malê wan li wirin û li wir dijîn protestoyên girje tênekirin. Belê. Ozlam yasak ji jora peyamên dengê Amerîka biman rabû spas. Gelek spas. کاتێک لووتکەی ئەمریکا و ڕێکخراوی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە واشنگتن لەم هەفتەیە بەڕێوە دەچێت یەکەم جار دەبێت ڕێبەرانی ئەو وڵاتانە لە کۆشکی سپی لە ڕێوڕسمێکی وەهادا کۆ ببنەوە لە کاتێکدا ڕێبەرانی فلیپین و میانمار بەشداری کۆبوونەوەکە ناکەن. ئەڤش کو یەکەم جڤینا بلندا ئاسیان 2016 لە ئەمریکا سانێلاند کالیفۆرنیا هاتیە پێکینان سەرکردن باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا درباره لشکری کارسات سروشتی پندمیک اونوکه که ماسی سوتامنی خورنه دادیدینه جبر شر اوکراینیا و هروسا گرتنا بندرین چینه. لآسیا بو نمونه بازرگانی به پرانی وکی استراتیجیک تدیدن و ام جهیلا دیروکی و دزانن امریکا ده اولهی استراتیجی دا گلک اثر کفتی بویا او پیوانا بازرگانی استراتیجی کو دجوارتر بویا. دمکو شش ولاتن اندامن آسیان هفکارن مزنن بازرگانی واشنگتنن پس پرد بیجن امریکا بجداری چه دست پیشخارین مزنن بازرگانی ناکد. افجا آسیان دکاری چه پیشکشی حرمه بکد. چاودر دبیشن باشور روشهلات آسیا دوید پشراز بکد که پیشگیری سربازی امریکا بو ناتو و اوکراینیا به هیچ شیوه اکی نابید. جبو که افسوزین خل هندو پاسیفیک بردوام بکد. او کشیگا کلاسیک یا باشور روشهلات آسیاییه. هر تشتی که امریکا دکه آن گلک زیده آنجی گلک گیمه. چی جاران تام راست نینه. و اوجی دیادکه که هریم چی قاسی دخوازه که امریکا و سر راز بکه او هر گاو او نگرانی هیه. پسپورت دبیجن پیدویا واشنگتن پیامک آزالال سرتگلین امریکا و چینه به تایبت درباره آزادی دریافانیه یا دریای باشور چینه بگهینید. دوید هن ده هر لودگه که وسادا هلوستا چینه به تندی شرمزار بکن. آنجی هنگ آلین لحرم دبیجن ببینین که امریکا چند لواز بویه. بیگمان جبو ولاتن اندامن آسیان یا گرنگه کو تبگهن کو د پاشروجه دا د گوهرتن دند ناوبرا امریکا و چینه دا چه ببن الگوروی پنگاوان با آویژن دبکو سود جوان گوهرتن هن ور بگیرن ایک جبوارن کو آسیان تدا بجداره پیشکشکرنا بدیلا نبو زنجیرا گهاندنا بر همین چینه انجمن کارسازی آسیان دبیجید ته پیش بینی کردن که مالیزیا هفکاری خوب و گهاندنا بر همان با امریکا را گرید. بو هندستانی چندین برجواندین تایبت و تایبت لدوری هنه او جال سر است اولهیا انرژی یان اولهیا بازرگانی لدورین هستیارین باشور روشهلات آسیا. پشتی و همیه شارزاد بیجن افهر ما چالاک به شیوه گزورد بجرگ آستنگین زور مزنو دلیوین جیهانه ین ویسا ساله دا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری
لە مەڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەڵێ دەخیل دەزانین لەوە تای با بڵین دەستپێکردنی بەڕێوەبرایەتی جۆ بایدنەوە هەوڵەکان بۆ زیندووکردنەوەی ڕێککەوتنە ناوکەکەی ئێران و زلهێزانی جیهان دەستی پێکردوتەوە تا ئەندازەیەک لەو کاتەوە کە بەردەوامە وتوێژەکان گەیشتبوونە ئاستێکی بنبەست بەڵام دەبینرێت کە لە ئێستادا هەندێک پێشوەچوون لەو بارەیەوە ڕوویداوە. هەلبەتە ئەم وێنا دەبینن ڕاگەهاندنین ئیرانیاندا کو پێشڤەنێرێکی تایبەتی ئیکەتیا ئۆروپینەها وی سەردانە تەهرانی بکە و هەروەساژی ڕاگەهاندنی و داخوایانین وەزارەتە دەربە پەیفداری وەزارەتە دەرڤای ئەمریکیدا ئەم دەبیسن ماڤابەتە بدرێژی هەیە وەزارەتە دەرڤەیە ئیرانی گوت کۆردیناتۆری ئیکەتیا ئۆروپی ji بۆ دانوستاندنên di nêvbera ئیران û hêzîn cîhanê de li ser vejandina rêketina navûkiya têkçûya 2015 seredana Tehranê dike. Enrico Mora rola navberê leyistî bû di navbera Amerîka û Îranê de di saleka danûstandinên Viyana de bi mebesta vejandina peymana navokî. Peyvdarê Wezareta Derveya Îranê gotibû ku bernamakarê Mora û danûstandinên wî li Tehranê hatiye dareştin. Ew dê be Elî Agirî serokê desteya danûstandinên navokiyên Îranê ra got û bêjan bike. Peymana 2015 ciza û dûrgirtin li ser Îranê sist kirin li hember sozên Îranê ji bo rawestandina pêşxistina bernama çekê navokî. Îran tim gotiya niyaza wê ne bi destxistina çekê navokiya. Li 2018 serokê berê Amerîka Donald Trump Amerîka bi yek alî ji peymanê derxist. Gotûbêjin dawî lîvena Viyanayê giringî dana bû ser vegerandina Washingtonê ji bo nav rêketinê û hilanîna sizayan li ser Tehranê. Di heman demî de piştrastkirina pabendbûna tim a Tehranê bi sozên xwe. Gelo Îran çawa dê sozên xwe bi cih bîne û danûstandinên pêşvenerî Yeketiya Ewropî dê bi encam biniyane bi meran ha rastexwa Dr. Nasir Babexanî serok şirovekarê siyasetî û taybetmendê pirsên Îranê Dr. Nasir Beyanî baş aya Îran Îraniyekan çۆn basî em seredaneyî Mora dekin. کاتتان باش ئەوەی ڕاستی بێ لە پەیوەندی لەگەڵ بە بنبەستگەیشتنی وتوێژەکانی نێوان ئێران و با بڵێن گروپی 5.1 گەیشتۆتە بنبەستێک کە هۆکارەکەی ئەگەلە بیرمان بێ بەر لە شەڕی ئوکراین و رووسیا تەنانەت ئێرانیەکان باسییان لەوە دەکرد کە نووسی ئەم دانوستانانە ئامادەکراوە و شتێکی ئەو تۆ نەماوە بەڵام ڕێک لەو کاتێکدا کە شەڕی ئوکراینیا دەست پێ دەکا ئۆلیانۆف نوێنەری ڕووسەکان لەم وتوێژانەدا کە بەپێ بڵین لە ڕاستیدا نوێنەرایەتی ئێرانی دەکرد لە هەمبەر وتوێژ لەگەڵ وڵاتانی ئوروپای بە تایبەتی ئەمریکا جۆرێکیان لە خەلەل لەو دانوستاناندا تێخست ئەویش هۆکارێک بوو بۆ ئەوەی کە رووسیا لە ئێران وەک کارتێکی گوشار بۆ سەر ئەمریکا کەڵک وەردەگرێت ڕێک لەو کاتەدا بوو کە شتێک کاتەگۆڕە کە بە وتەی ئێرانیەکان بۆ خۆیان پێی دەڵێن فەرابەرجامی یعنی یەکێک لەو شەرتانەی لەو مەرجانەی کە لە نێو پەیمانی ئەتۆمی یا ڕێککەوتنامەی ئەتۆمیدا هەربوونی نەبوو ئەویش بریتی بوو لەوە کە ئەوان خوازیاری ئەوە بوون کە سپای پاسدارانی کۆماری ئیسلامی لە لیستی تێرۆری ئەمریکا بێتە دەرێت. باش ئەمریکیەکان چی دەڵێن لەسەر ئەمە یعنی دارەی بایدن بە تایبەتی چی دەڵێن لەسەر ئەم داواکاری ئێران کە وەکو گوتت لەناو ڕێککەوتنەکەدا هەر نەبووە قەت. سێنای ئەمریکا هەفتەی ڕابردوو بە تێگڕای دەنگ لەسەر ئەوە پێداگر بوون کە بە هیچ کلۆجێک سپای پاسداران نابێت لە لیستی تێرۆریا هەمان FTO بێتە دەرێت ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە بۆ سەر ئاسایشی نەتەوەی ئەم وڵاتە هەر وەک دەزانی هەڕەشەکانی ئێران تەنانەت لە هەمووی سەرسوڕهێنەتر ئەوە بۆ کە ئەمریکا داوای لە کۆماری ئیسلامی کردووە کە واز لە تۆڵەستانی قاسمی سولەیمانی بێنێت چون ئەو هەڕەشانەی کە ئەوان کردبوویان هەڕەشەی پشتنی کاربەدەستانی ئەو کاتی کە لە تێرۆر لە پشتنی قاسمی سولەیمانیدا دەستیان هەبوو وەک مایک پۆمپێۆ وەک با بڵین بەرپرسی دسکی ئێران سەبارەت بە پرسی ناوەچی ئەوانە بوو بە هۆکارێک بۆ ئەوەی کە حەڕەشە لەسەر ئەمریکا ساز بێ و سەرڕای ئەوەی کە دەوڵەتی بایدن زۆری نەوی کێشاوە ینی دەکرێت بڵین لە ماوەی 33 ساڵی ڕابردوودا کە
کە کۆماری ئیسلامیاتۆتە سەرکار هیچ وڵاتێک هیچ دەوڵەتێک بەقەت دەوڵەتی بایدن نەوی کێشانی لە هەمبەر پرسی ئێران بەخۆی نەکردووە یعنی هۆکارەکەشی دەگەڕێتەوە سەر ئەوەی ئەوەی لێبوردن دەکەم لە ئەوانەیەک داوەژە پێ بکەم هۆکارەکەشی بە باوەڕی من دەگەڕێتەوە سەر ئەوەی کە کێشەیەکی بە تایبەتی ئەگەر نەڵم حیزبی لە نێوان کۆماری خوازەکان و دموکراتەکاندا هەیە بایدن دەیهەوێ بە هەر قیمەتێک بێ بە هەر نرخێک بێ تەنانەت لەباری سایکۆلۆژیکەوە ئەوەی بسەلمێنێ کە ئەو هەڵوێستەی ترامپ بۆ هاتە دەر لە ڕێکەوتنامەی ئەتۆمی هەڵە بوو و دەیهەوێت بە هەر شێوازێکی بێ بگەڕێتەوە سەر ئەو دەیما. باشە دکتۆر نازە تازە بیستمان لە وزارەتی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نێت پرایس کە گوتو بووی لە بەرژەوەندی نیشتیمانی یان ئاسایش نیشتیمانی ئێمەدایە بەرنامەی ناوکی ئێران لە نێو باکسێکا دابڕێ. ئێران بەم زمانە ڕازیە بێیان ئەم زمانە پەسەند دەکاتن؟ ئێران هیچ کێشەی چارەیەکی دیکەی نەماوە. ئێران وای بیر دەکردەوە کە بەداخەوە ئەو دوو کارتەی کە لەسەر چین و رووسیا ئەمن پێم خۆشە پەلکێشێکیش بۆ ئێرە بکەین. رووسیا 125 میلیۆن دلاری لەم بەم ئاخریانە لە چین قەرز وەرگرتۆ و هاتۆ لە بری ئەو 125 میلیۆن دلاری دەهەوێت نەفت بە چین بدا ئەویش سەیرە سەرنجڕاتش لەوەدایە کە بە 30% ژێر لە قیمەتی نەوت لە بازارەکانی جیهانیدا بداتەوە بە چین. کەوابوو چین ئێستا ئەو پێداویستی خۆی بۆ نەوت لە ئێران دادی ناکە کە ئێران پێی وابێ ڕۆژانە بە 800,000 بۆشکە با بڵێ بەرمیل نەوت توانێ بەشێک لە کێشەکانی ئابووری بە تایبەتی ئەو ئابووریە داڕماوەی کە ئێستا بەرۆکی نانەکەشی تەنانەت گرتووە دابی بکە. بۆیە ئەوەی کە بۆ ئێرانە دەمێنێتەوە هیچ شتێک نییە جگە لەوەی کە پێمل بێ بۆ مەرجانی کە بۆی دانراوە. هەڵبەت بە ئاماژە بۆش کە ئەمە سیاسەتی ئێرانە بە تایبەتی بۆ نێوخۆی وڵاتەکەی بۆ ئەوەی کە توانێ وانیشان بدا کە لە هەمبەر لە وڵاتێکی وەک ئەمریکا توانیوەکی ئەگەر پوانێک بدا پوانێک وەربێ بە باوەڕی من دیسانەکە تووشی ئەو نێوی کێشانە لە بەرابەر ئەمریکادا دەبێت. دکتۆر ناسر یانی کە تو باسی فرۆشتی نەوتی ئێران کرد و بە مەسەلە ئابووریەکان باشە لە وەزعی ئێستادا کە شەڕی ئوکرانیا هەیە و رووسیا وەک بڵێن گەماروی لەسەرە بە تایبەتش لە فرۆشتی نەوتە ئێران قازانج لەو وەزع ناکە؟ ئێران قازانج لە وەزع دەکا بەو شەرتەی کە بەو شەرتی هەوساری ئێرانی بەداخەوە لە دەستخۆی دانێت. ئێستا وەک ئەرزم کردی تەنانەت بۆ ڕێککەوتنامەی پەیمانی ئەتۆمی هەموو شتێک تەواو بوو لە ڕەشەمی ڕابردوودا. هەرو ئێنریکە مۆڕایی کە بە هەرحاڵ قەرارە بێتە نێوەنجێک لە نێوان ئەمریکا و لە نێوان ئێراندا بووە کە ئەو ڕێککەوتنامێ بە کامبریان ڕەشەمەی ڕابردوو کی هەموو شتێک تەواو بووە ئەوەی دەمێنێتەوە لەباری تکنیکی و فەنی و تەواو بوو ئەوەی دەمێنێتەوە بڕیاری سیاسی ئێران و ئەمریکایە. بەڵام بڕیارە سیاسەکەی ئێران ڕێک بەسرا بوو بە بڕیارە سیاسەکەی رووسیا. یعنی وەک ئەرزم کردی لە نێو دانوستانەکاندا و ئۆلیانۆف بوو کە تەنانەت لە وتوێژە پرس کۆنفرانسەکاندا لە بری وڵاتی ئێران قسەی دەکرد و دیارە ئەگەر ئێران توانێت ڕۆژێ 2,500,000 بەرمیل نەوت بداتە دەرەوە بەشێک لەو قەیرانی وزەی کە لە دنیادا لە هۆی شەڕی ئوکرانیا و رووسیا ساز بووە تەنانەت بە قازانجی وڵاتانی ئوروپای و ئەمریکایە. بۆیە ئەم پێم وانە بێ ئێران بتوانێت ببێ ئیزنی رووسیا دکتۆر ناسک زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت و بەڵام لە داهاتوودا دەمێ پرسیارێکی ئەوە بکەم کە ئەو پرسیارە دووبارە دەبتە بە هەموو جارێک ئەویش ئەوەیە ئایا متمانە بە ئێران دەکرێت لەم وتوێژانەیانە بەرحاڵ ئێستا زۆر سوپاس بۆ ئەم پرسیارە بۆ کاتێکی تر دێڵین دکتۆر ناسر بابەخانی شرۆڤکاری سیاسەتی و تایبەتمەندی پرسین ئیرانی ژ ڤەرجینیا ڕاستەخۆ بمەڕە بوو سوپاس. شوان ڕفاندن و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێکی زۆری پارەدا گوندنشینە کوردەکانی سەر بە قەزای خورماتووی پارێزگای سەلاحەدینی نیگەران کردووە. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت ئەوانەی شوانەکان دەرفێنن تێکەڵن لە چەکدارانی کورد و عەرەب و تورکمانەکان. ڕفاندنی شوان و ئازادکردنیان لە بەرامبەر بڕێکی زۆر پارە پلانی ئێستای چەکدارانی داعشە. داعش زۆربەی سەرچاوەکانی داهاتی لەدەست داوە بۆیە لە ئێستادا جۆرەها ڕێگەی جیاواز بۆ دەستخستنی پارە و خەرجی چەکدارەکانی دەگرێتە بەر. ئەمجا سێ سەرچاوی بە خۆتیان هەیە داعشی کە لەو سەرچاوانە کە
ئەم ڕفانی ئەم خەڵکانەیە لەم ماوەی ڕابردووە کە هەر لەم ساڵا سێ شوانیان ڕفانووە یەکیان بەدە دەفتەرونی و بەرداوە لە سنووری با بڵێن هین هێنایانە لە سنووری لەیلان وانە هێنایانە دە دەفتەرونیان لێ سنوون هەر لێرە لیان سنوون لێرە لە بەریانداوە و لێراکە شوانێتیان ڕفان دوو دەفتەرونیان لێ سنووە لێرە ئەوەی کەسێکیان بەرە داوای 15 دەفتەرەکەن ینی ئەمە ئەتوانم بڵێم سەرچاوێکی گەورەیە بۆ داعش بۆ ئەوەی ئێساوان ناتوان نەوت بفرۆشن و شار و دەستیانە نییە بتوانن کە داهاتی خۆیان با بڵێنیان برجەیەکی تایبەت بۆ خۆیان دابی کە ئێستا یەکێ سەرچاوە دارایەکانیان ئەوەیە. تا ئێستا داعش چەندین شوانی ڕفێنراوی لە ناوچەی غەڕۆ و پەڵکانە لە بەرامبەر پارەی زۆردا ئازاد کردووە. هێشتا چەند شوانێکیش لای داعش ماون و ڕێنمایی بەرپرسانیش بۆ شوانکارەکان خۆ بە دوورگرتنە لە چوونە نێو ئەو سنوورانەی داعشیان تێدایە. داعش دیارە لەم مەرحەلا ئێستا پێویستی بە پارەیە بۆی خەڵکە فڕێنی و بە پارە بەرێدا ئێمە داواکارین لە شوانکارەکان و جوتیارەکان ئەوانەی کە هاو سنوورن لەگەڵ دەوروبەری پەلکانە و دێ دوڕاجوانە خۆیان بپارێزن و نەچنە سنوورەکانی داعش بۆی توش ئەو کێشە و گرفتانە نەبن. لەوێ مەخەر سەرکردەکان ئێمە بە پێی وتەی فەرماندەی لیوای 144 پێشمەرگە ئەو داعشانەی لە ناوچەی غەڕۆ و پەڵکانن کوردیشان تێدایە. لەم سنوورە ئێمە کوردیان زۆرتیایە تورکمانیانتیایە عەرەبیشانتیایە هەرسێنەکە کوردی ئێرانشیانتیایە من ئەزانم وەکو ناویش لامانە کوردی خەڵکی دوو زیانتیایە خەڵکی ئەم داوی لای ئێمەیانتیایە خەڵکی عەرەبی سێما بەگ و منتخەی دوو زوانشانتیایە. ئەو کاتەی داعش چەندین ناوچەی لە سووریا و عێراق لەژێر کۆنتڕۆڵدا بوو پشتی بە فرۆشتنی نەوت و چەندین جۆر بازرگانی تر دەبەست بۆ دەستخستنی داهات. بەڵام لە دەستدانی سەرچاوەکانی داهات فشاری داعشی بۆ سەر گوندیەکان چڕتر کردوێتەوە. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا کەرکووک. هەر سەبارەت بە مەترسیەکانی داعش لە ناوچەکە دەچینە لای پاملێرمان ئەحمەد زێباری لە نزیک ناوچە جێناکۆکەکانە. ئەحمەدم کاتت باش؟ زۆر سپاسم کاتە ئێوەش باش. سپاس. ئەحمەد دەکرێت پێمان بڵێ ئەو شوێنانی کە مەترسی داعشی لێیە لە ئێستادا کوێن؟ هێرۆ لە هەموو ئەو ناوچانەی کە سونەنشینن بە پێی زانیاریەکانم داعش هەرجموجۆلی هەبووە و بۆنیان هەیە. هەروەها لە زنجیرە چای قەرەچۆخ کە زنجیرە چایەکی زۆر سەخت و ئالۆزە داعش لە ڕێگەی لێدانی تۆنێل و ئەشکەوتەوە لەوێ بوونیان هەیە زۆر جار هێرشیان کردو زەرێکی زۆری گیانی و ماڵیان گەیاندووە. هەروەها لە حەمرین بوونی هەیە لە دەوروبەری دۆست خۆرمات و لە باشوور و ڕۆژئاوای کەرکووک لە سەلاح الدین یعنی واتە لە هەموو ئەم ناوچانە داعش بوونی هەیە. ئەو داعشانشی کە هێشتا لێرەن لە داعشە بیانیەکان پێک هاتوون داعشە نێوخۆیەکانی عێراق هەروەها کوردیشی تێدایە بۆیە بەشێک لەو داعشانە کە داعشی عێراقین و کوردن شارەزایەکی تەواویان لەسەر جوگرافیای ناوچەکان هەیە. ینی ئەمانە تونێلێکی زۆریان لێداوە زۆر بە سەختی خۆیان شاردوتەوە. هەر جارێکە پێشمەرگە و سوپای عێراقی ئۆپەراسیۆن ئەکەن ئەوان لەو شوێنانە نامین بەڵام دواتر دەگەڕێنەوە بۆ شوێنەکان. ینی داعش ئێستا سەرجەم سەرچاوی داهاتیان لەدەستداوە کە پێشتر نەوت بوو هەندێک سەرچاوی تری کردنەوەی داهات بوو. بۆیە ئێستا چی ئەکەن دەخلودانی جۆتیارن کە کەمێکی تر ینی مانگی تر دوو مانگی تر لەوانەیە بگا هێشتا سەوزە دوای کە زەر بوو ئەمانە دەیسووتێنن ئەگەر جوتیارەکان ئەمادەنە بێ بڕەپارەیەکی زۆریان پێ بدە. هەروەها مەسەلەن شوانەکان بۆ شوانەی کە لە پشت منەوە دیارە بوون و منە شوانەکانی هاوشێوەی ئەم شوانە دوورەکەونەوە بۆ لەوەڕاندنی مەڕەکانیان دەچنە نێو ئەو ناوچانەی کەم بەترسین ئیدی داعش دەیان ڕفێنێت و لە بەرامبەر بڕەپارەیەکی زۆر تا ئازادیان بڵێ. باشە ئەحمەد ئێستا لەم کاتەیە یعنی هەوڵەکان چۆن دەدرێت بۆ ئەوەی ئەو خەڵکەی ناوچەکە بپارێزن لە مەترسیەکانی داعش؟ پرسیارێکی گرنگە هێرۆ بۆچی ئەم پرسیارە گرنگە ینی لە دوێنێەوە خەڵکێکی زۆر لە پێشمەرگەکان لە خەڵکی تری سیویل پەیوەندیم پێوەکەن دوای ئەوە کە بینیان لە دەنگی ئەمریکا راپۆرتێک بڵاو بۆیەوە کە دەگوترێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەمنیە زیاتر لە 3600 پێشمەرگە ئامادە کراون نامنووس کراون لە چوارچێوەی لیوایەکی وەزارەتی پێشمەرگە کە لەگەڵ لیوایەکی تری وەزارەتی بەرگیری عێراقی تێکەڵ دەکرێن ئەمانە ئەرکی پاراستنی ئەو شوێنانە دەگرنە ئەستۆ کە دەگوترێت بۆشایی ئەمنی جا لە خانەقینەوە تا دەگاتە شنگال. ئەم لیوایە بۆچی تا ئێستا دەست بەکار نەبووە؟ چاوەڕێ ئەەکەن کە
بودجەی عراق لە پەرلەمانی عراق پەسەند بکرێت فەرمانی سەرۆک وەزیرانی عراقیان هەیە یعنی سەرۆک وەزیرانی عراق فەرمانی دەرکردووە لەسەرەوەی کە دوو لیوادا بمەزرێن و ئەرکیان پاراستنی هەموو ئەو ناوچانە بێتن هەموو خەڵکە سیڤیلە بێتن هەموو گونیشتانە بێت. بەڵێ ئەحمەد سوپاسەکەینەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکاژ لەو بابەتەوە هەبووە دەتوانن بینەرانمان لەسەر ماڵپەڕی بەشی کوردی دەنگی ئەمریکا بینەری ئەم راپۆرتە بن. سپاس دەکەین کە لەگەڵماندا بووی. سپاس. ئۆفیسا کۆنتڕۆلکردنا سامانین بیانیان یا وەزارەتە خەزینەیە ئەمریکا تۆر و سازیین 5 هێسانکارên داراییên کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی لە عێراق و سووریە داعش دەستنیشان کرنا ku li Endonêsya, Sûriyê û Tirkiyê kar dikirin. Vî torê destnîşan kirîpere ji bo piştevanîkirina kar û tevgera Daişê li Sûriyê de ve diguhasin ji bo kempê penaberan ku Daişî di nav de bûn bi rêka komkirina pereyan û alîkariyan li Tirkiye û Endonêsya. Hinek ji wî pere û alîkariyê ji bo qaçaxçiyatiya zarokan dihat bikaranîn. بەڵێ دەخی لەساژ لە مەترسیەکانی داعشەوە بۆ مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی خەڵکی ناوچەکە تا ئێستا ینی ڕاستە نیگەرانێکی زۆری چەکدارانی داعشیان هەیە زیادبوونی جموجۆڵەکانیان لە ناوچەکە بەڵام لە هەمان کاتیژا لە پاش ڤایرۆسی کۆرۆنا ئێستا نەخۆشیێکی تریش هاتۆتە ئاراوە کە خەڵک نیگەرانێکی زۆریشیان لەبەر ئەمە هەیە هەلبەت چکون نەخۆشیەک و ڤایرۆسەکە بیانیە ینی نەگەڵکی خەڵک شارەزایی لەسەر هێلەوان پچکی وەکو دەبێژن خەڵک نیگەرانن. ما راپۆرتێک لە مووسلی هەیە وێ بە راپۆرتی پشتی دەمەگدێن سیدارم ئامادە بە و راپۆرتامایان مووسلی ئەمکرد بەری ئەو نەخۆشیە و بەری درۆژە ئەم بەحث دکن نەخۆشیە خۆن بەربوونیە یان خۆڕشتنیە لە مووسلیژی حالەتە کاتیە تۆمارکردن ڤایرۆس ئاوێ نەخۆشکی ji dewaran tê veguhastin ji bo mirovan berê navborokê raporta peyanî dengê Amerîka li Muslê Kawa Umer. یەکەم حالەتی نەخۆشیە خوێنبەربوونی لە مووسڵێ دەهێتە تۆمارکردن پشتی چەندین حالەت لە باشوور و ناوەڕاستە عێراقê دەستنیشان کرین. نەخۆشیە خوێنبەربوونی ji ئاژەڵان دەهێتە veguhastin بۆ مرۆڤان. Jêderê serekî corek hêzeke ew vayrosît helgirîtin û dora dihête bizin û çêlan û golikan û nîşanên evê nexweşiyê pîstê mirovî şîn dibe û rihên dilî dihêne girtin. یەکەم حالەتên خوێنبەربوونê li sinûrê parêzgeha neynewa li taxa Gogcelî jineka 5 salî bû. Karê xudankirina ajelan dikin û her wesa ajel di nav mala xwe de serjêt kirin û eger pêdivî bi goştî bûn bikaritînan û ev bû egera tûjbûna wê. Vîterneriya Mosilê raboye bi reşandina cihên mer û bizn û çêlan da ku egerê berbelavbûna nexweşiya خوێنبەrبûnê kêmtir lê bihêtin û ji ber ku çareseriya evê nexweşiyê gelekiya bi zehmet û egerê mirna ewî kesê nexweşî hey pitirî 40 sedê ye. Li taxa Gogcelî me derkeftina ajelan ji wêrê qedexê kir û nabit ajel derkevin bû dema 14 rojan newa ku ajelên diyên tûjbûyî hebin û em dermana li hemû parêzgeha neynewa direşînin bi taybet li taxa Gogcelî. كل محافظة نينوى وخصوصا في بؤرة الإصابة. والله احنا ماكو بس يمكن حالة واحدة ما بتني حالتك ديتيا ما في نخوشيا خوين بربوني لهمو هرمين دن نديت بو ام دخوازن واكسين و درمان هبن و بردوام تایبەتمەند سەردان ئامادەکن. هەرچەندە یەک حالەت هاتیە تۆمارکردن لە مووسڵێ لێ فەرمانگەها سەخلەمیان نەینەوە بەرهەڤیên xwekirîne û cihên taybet bû nexweşiya nexweşên خوێنبەربوونê terxan kirîne eger halet hatine tômarkirin da ku ji şiyanên wan derneçît. في دائرة صحة نينوى هيئنا مستشفى وەکو فەرمانگەها ساغلەمیە نەینەوە مان نەخۆشخانەیەک تایبەت تەرخانکریەش بۆ نەخۆشیە خوێنبەربوونێ. نەخۆشخانە ئامرên پێشکەتی و هەر پێداویستیەک هەیە. هەروەسا me çend nojdar berhev kirine û rahênan ji we re hatine kirin li ser vê nexweşiya ku çawa serederiyê pêra bikin. Nexweşiya خوێنبەربوونê bi zimanê erebî dibêjne hûme nesfî ye veguhastina wê ji ajelan bû mirovan tinê bi rêka goştê nesaxleme û ew kesên berdewam şivanî û gavaniya bizina dikin û têkelî ajela dibin. Kawa Umer dengê Emerîka Mosul.
ونها كاو أمر راستا وخاج موصلة بمرة كاو دم باش زانياري نوهنا إيرو كاو دنجي ماتيتا دیارە کێشێک تەکنیکی هەیە دەنگی مانا چت کاوە ئەم ویدارین ئەف کێشە بێ چارەسەرکردن پشتی vê navbirê. سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ ڕۆژی سێشەمە لە بەردەم دادگا ئامادەبوو بۆ دۆسەی گەندەڵی لەسەری یاریدەدەری پێشووی شلۆمۆ فلیبەر لەلایەن پارێزەرەکەی نەتەنیاهۆ پرسیاری لێکرا. فلیبەر لە یەکێک لە سێ دۆسیەکانی دژ بە نەتەنیاهۆ گەواهی دەدات. دۆسیەکانی گەندەڵی لە دژی نەتەنیاهۆ بریتیە لەوەی کە گوایە نەتەنیاهۆ یاسایەکی بەرەو پێش بردووە کە بە بڕی $100 میلیۆن بووە بۆ خاوەنی دەستگای تەلیکۆمی بەزەک بۆ ئەوەی لە ماڵپەڕە هەواڵەکانیدا هەواڵی پۆزیتیڤ لەسەری بڵاو بکەنەوە. هەروەها چەندین دۆسەی تری گەندەڵی و ساختەکاری لەسەرە. بەڵێ هێرۆ ما راپۆرتەکە لەسەر زیینە زانیاریان و بووە کێشەیەک مەزن دەمێ پێشکەترین تەکنۆلۆژی و دەمێ زانیاریان و بەڵێ بێگومان بۆیە پاراستنی ئینتەرنێتی شتێکی زۆر گرنگە و گرنگێکی زۆری پێدرێ لەم کاتەدا. گەلک جاری نەبدەستی مرۆڤە گەلک جاری هاکەرتین شیانتوان ڕاستە بێگومان نەبەسێت مرۆڤ بەڵکوت حکوومەتاچی دزن. ڕاستە بێگومان. بەڵێ لێوی دەمێک و تەکنۆلۆژی بە بەشێک ژی ژیانە مەیە ڕۆژانە زانیاریین مەین تایبەت و کەسی ژی نەما ئێدی ڤەشارتی دمینن و هەوڵێن ji destê hewlên hakeran neparaستîne. Ew tim hewl didin xwe bigehînin nav amûrên me yên elektronî û zanyariyên me bidizin. Şerezayên vê mijarê rijdiyê dikin ku divêtin hikûmet, rêxistî û welatî jî hevkar bin yan pêk vekarî bikin ji bo rawestandina wan tawanbaran û dizên zanyariyan. Raporta Salih Demîcer. Di demekêda ku hikûmet, dezgeh, kompanî û heta çalakiyên kesayetiyên rojane jî pala xwe bi berfirehî didin ser internetê, derfeteke mezin ji bo kes û aliyên xirab jî çêbûye ku êrişên elektronî pêkbînin û agahî û datayên nirxdar bidizin. Şarezayê ewlekariya internetê Dilşad Osman dibêje sê cure alî û kes hene ku wan agahiyên dijîtal ji bo qezencên maddî yan jî siyasî û istixbaratî bikartînin. يمكن تشتو اغو حري بيشكتيريا اف حكومات يعني تديت هريم هنا حكومات هنا بن فان هريمه افانا وغوتي ايريش دكن جروبين وانا هنا ايجو باش سانند اليه سايبر ايريشي سايبر بريواجي زيدانا تشكو حكومتن جروبي دو اي كرايم يعني ايجو جريمه تشتكن جريمه الكترونيه تشتكن افاناجي جروبيش بو برا تشتكن اساسيا ام جوارد بيجن هاكتيفست يعني افكسي جو باورياوا بكوتي بقضيه معينه ويريج دكنج بو تشتي بوليتيكي لە بەرامبەر van êriş û gunehkariyên internetê pêwîstî bi hişdariyeke rij di warê parastin û ewlekariyê de heye. Osman dibêje zanebûna divê derbarê de hîn di qonaxên seretayî de ye lê bi awayekî balkêş pêş dikeve. îro kampanî pera gelek tixin divê warê de baş pera didin van kesê got li vê meselê kar dikin çikû zanin parastin îda gelkî muhim e tana giring e li ser vê meselê em ilkûna etbêîn em hîn nelcihê got divê em lêbin. Di van cure êrişan de haker gelek caran ji datayên welatiyan dest pê dikin ji ber ku ew Osman dibêje xeleka herî lawazin û dikarin zûtir werin armanjkirin. چه ایریج او ام بیژن مسترین هجمارج سایبری ایریشی سایبر دچن دیجی ولاتی جی الحكومات کار دکی تناذكر ولاتی جی البنكي ایج دکی اویا وقوتي بعربيت بيجن حلقه الاضعف يعني the weakest point يعني نقطه حري ضعيف دوي سيركيلي تبع سيكر دچن ويكسي ایریج دکن دوفرا جور در باسی سیستمات بن لوما رولا ولاتیان درتکرنا وان ایریشان دا پر گرینگه لە گۆر ئۆسمان پێویستە وڵاتی بزانن ئەو ئێریش چاوە دەبن داکۆکار بن خۆ و دەستگەه و کۆمپانیên خۆ بپارێزن.
وڵاتی دوێ دەست پێ بکەن فێری تكنيكا تشاو خو بباريزن سر ليفلاكي قالك بسيط تناصكر يعني مثلا از بيجم ايرو الايميل خد نرم ايميلك يجمرهات نافا ايميلي دا بيجي انه از كسا كيمال الافريقيا ما بريم هنا اريكاريان بكا بريم جفي من كي درح دوام بزنبن انه افيا تشتكينا درستا دوام انتراكشن امبير او نكن تناصكر دوام الايميلاي فناجرين كسا كيجمر بيجي هي از مديري تما لي تليفونام نمبر اكار في ايميلام شخصيه تكاريل سيرفي لينكي خيب تشتكي از خوازم تاریکاریان پی بکید فیم ام بزنبن انه افيا تشتكينا باشا هفکاری حکومت دزگه و ولاتیان به هفره دکاره انیه که بهز یا بروانی لدجی هر ایریشک نها و سبروجی آوا بکه. صالح دمیجر دنگ امریکا. ئێستاش کاتیەوە هاتووە پێکەوە بچینە پەرتوک فرۆشێکی کۆن لە ئەستەمبوڵ. پرتوکخانەیەن فرۆتن ئەنج گوهارتنە پرتوک و کوڤارên kevin hema li hemû taxên Îstanbulê pêkanek û mirov lê rast were. Li van navendên çandê ji kar zêdetir wek çand û evînê ev kar tê dîtin. Ev hem ji bo pisporên pirtûkên kevin hem jî ji bo piraniya bikiran wiha ye. Dema mirov li van pirtûkxaneyan digere xwe di nav dîroka kevin û dibîreke bê binî dibîne û bi sedan pirtûk û kovarên cûr bi cûr hene. Werin em sûka pirtûkxaneyên pirtûkên kevin ya li taxa Beyoğlu İstanbul'ê bi hevre bigerin. Burada her zaman ucuz kitap olmaz. Lever hertim purtuk ne erzanın. Purtuken ku hin tene çapkırın sedi penci erzantır tefrotun u ev purtuk nu yanji kem farknake. Leheke ev purtuka kem çapa yekebe. Yan purtuken ku edi nayin çapkırın yanji kem hatıbın çapkırın u disa eğer ev purtuk imza kribe u gredaye niviskare purtuke bohaji bohe duguhere. Her wiha ji xeynî pirtûk û kovarên kevin wêneyên kevin û hin berhemên din jî têne firotin ku ka em guh bidin meralê ka hev berhem çi ne? Bizde plak var. Lever plakên kev û orijinal hene. Her wiha wene û nexşeyên ji dema Osmaniyan yên orijinal hene. Hin purtukên ji salên 1700-dan yên Osmanî, İtalî û Fransî jî hene. İsmail İlbey jî ku ji salên 1984 û 85 û vir ve vî karî li vê sûkê dike. İlbey jî dibêje ku karê wan ketiye dibin destê mirovên ku diravên wan hene. Şeyler böyle bir iki Pirtûkên kevin yên Osmanî, Erebî, Farsî û Yunanî di destê çend cihan da kom bûne. Ango pirtûkên pir kevin di destê kesên ku diravên wan hene da kom bûne. Li aliyeke din ve jî tevî pêşketinên teknolojiyê jî gelek İstanbul'u ji berê xwe didin van navendên çandê ku yek ji van kesan jî Abdullah Selvi ye. Yani ben daha çok ihtiyacım olduğu için geldim. Ez zêdetir ji bo pêwîstiyên xwe hatim lêre. Ji ber ku pêwîstiya min pe pirtûkên 1906-dan yên ser sînemaya Yeşilçamê heye. Ji bilî lêre ez li cihekê din nabînim. Taybetmendiya wê derê jî ev e ku mirov dikare lê çend ropelan bixwîne. Eger pêkan bûya ez lêre dernedketim. Ji ber ku hemû pirtûk ve hînê tiştekî nû dikin. Lê dema em li înternetê dinêrin tiştên xirab pirin û agahiyên zanistî jî kêm in. Hêjayî gotine ku pisporên pirtûkên kevin ji diyar dikin û bawer dikin ku înternet, televizyon û pêşketinên dinyên teknolojiyê nikare cihê pirtûkan bigire. Lê ew xemgînin ku eleqeya nifşên nû ji bo pirtûkan pir kêm e. من بوتانی دنگ امریکا İstanbul. دنیا چند پێش بکەوە پەرتوک هەر گرنگ دمینە و حتا پەرتوکجی گرنگ بە جێ پاراستناوانژی هەر گرنگ دمینە. بەڵام لەگەڵەوەشدا لە هەندێک شوێنی جیهاندا خەریکە ئەنتەرنێت و خوێندنەوەی ئۆنلاین جێگای کتێب دەگرێتەوە دەخیل. جێگای کتێب دەگرێتەوە لە بواری خوێندن و بەڵام وەکو کتێب کە تۆ لە پێشتۆدا بێن لە شوێنێکا بە ئەمە تامی تایبەتی هەیە خوێندنی تایبەتی باشە. لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەربن. بە دوعا. فەرموو.
سلام باش با تو من فوری